سڵام خۆشەویستان، فێربوون لە ڕێگای چیرۆکەوە وانەی 16. 16. Peter was 8.5 years old. باشە، تەماشا بکە. Peter was واتە بوو. لە کوردیە تۆ ئەڵێی Peter ئەوە بوو، بەڵام لە ئینگلیزی ئەکسەر بووەکە کەوتۆتە سەرەتا. Peter was چی؟ 8.5 8.5 years old واتە تەمەنی 8 ساڵ و نیو بوو. years old. باش. And he went to a school. ڕۆشت بۆ قوتابخانەیەک. near his house. لە نزیک خانوەکەیان. He always ئەو هەمیشە went there. go واتە ئەڕوا. بڵێ ڕۆشت ئەوێ بڵێ went. He always ئەو هەمیشە went there. ئەڕۆشت بۆ ئەوێ. And came home. و ئەگەڕایەوە بۆ ماڵەوە on foot. لە زمانی ئینگلیزیە بڵێ بە پێ ئەڕۆشت، بڵێ بە سەیارە ئەڕۆشت، بڵێ بە تەکسی ئەڕۆشت، بڵێ بە پاس ئەڕۆشت جیاوازە. واتە بۆ نمونە ئەگەر بڵێ بە تەکسی ئەڕۆشت دەبێت بڵێ in a taxi. ئەگەر بڵێ بە پێ ئەڕۆشت دەبێت بڵێ on foot. بۆ پاسکویلیش on bike. باشە؟ مثلا by شتێکی تر by a train بە قیتار. باشە؟ کەواتە تۆ لێرە ئەبێ ئەوە بزانی بڵێ ئەو هەمیشە he always went there ئەچوو بۆ ئەوێ went there and came home ئەگەڕایەوە بۆ ماڵەوە. ئیتر ناکە بڵێ came to home. یەکسەر بڵێ came home ئەگەڕایەوە بۆ ماڵەوە بەچی لەسەر پێ ئەڕۆشتووە on foot. And he usually و ئەو عادەتەن go back on time ئەگەڕایەوە بۆ ئەوێ ئەچوویەوە واتە ئەگەڕایەوە بۆ ماڵەوە on time واتە ڕێک لە کاتی خۆی. بۆ نمونە قەرارە سەعات 5 لێرە بێت ڕێک سەعات 5 لێرە بێەوە on time. بەڵام تێبینی ئەگەر پێش وەخت بڵێ لەوێ ئەبێ ناڵێ on time. ئەو on time وەکوایە ڕێک لە کاتی خۆیە، بەڵام بڵێ پێش وەخت دەڵێ in time. کەواتە جوان تەماشاکە usually got back on time لە کاتی خۆی. But last Friday بەڵام هەینی ڕابردوو he came home گەڕایەوە ماڵەوە from school لە قوتابخانە late واتە on time نەبوو ئەمجاریان لە کاتی خۆی نەگەڕایەوە late درەنگ گەڕایەوە. جەک جاریکە لە سەرتاوای خوێنمەوە. Peter was 8.5 years old and he went to a school near his house. He always went there and came home on foot. And he usually got back on time. But last Friday, he came home from school late. Bash. His mother was in the kitchen. Daiki, ali his mother. Kurra boy ali his. Kızboya amount her mother. Daiki, his mother. La matbakhaka bu was in the kitchen. Was in the kitchen. And she saw wata bini. She saw bini him. Wata kuraki bini. And said to him, pay with. Said تكامل said. Say هر بو كوچون علي say بكردي. بلي say ديك بيو بالكنا. Said. And said to him, pay with. Why are you late today, Peter? Peter, Amerikanım Peter. Bu çünkü tega gövde de beni du bizven nali t alayır. Peter. Why are you late today, Peter? Ama bu amro dua kauti amro ta'khir buyt. My teacher was angry. Ale mamostakam turabu and sent me منينات to the headmaster. بولاي headmaster واتە بۆلای بەڕێوەبەرەکە. After our lessons لەپاش وانەکانمان. lesson واتە وانە. lessons وانەکان. our lessons وانەکانمان. Peter answered. ئەمە Peter وەڵامیایەوە.
لە زمانی ئینگلیزی عادەتەن قسەکە ئەکا لە پاش قسەکە ئەڵێ کێ وای وت یا وتی، بەڵام لە زمانی کوردیا تۆ ئەڵێ پیتەر وتی اینجا قسەکەی جارێتەوە، لە زمانی ئینگلیزی قسەکەی جارێتەوە اینجا پێین بۆی پیتەر وتی. باش. The headmaster, his mother said. دایکی وتی بۆ لای بەڕێوەبەر to the headmaster. Why did she send you to him? بۆچی تۆی نارد؟ Why did یعنی بۆچی وای کرد؟ she send سێرەکی ڕانەبردووە، بەڵام مادەم دیت بەکارهاتوە ڕستەکەی بەڕابردوو. Why did she send؟ بۆچی ناردی you تۆ to him؟ بۆچی تۆی نارد بۆ لای ئەو؟ ئەویش دەڵێن because she asked a question in the class. ئەڵێ لەبەرەوەی ئەو پرسیارێکی کرد لە پۆلە، مەبەستی مامۆستاکەیە، مامۆستاکەیان کچ بووە. because she asked لەبەرەوەی پرسیارێکی کرد a question واتە پرسیارێک. لە زمانی کوردیا تۆڵی پرسیاری کرد، لە زمانی ئینگلیزیە ئەڵێ asked a question in the class. لە پۆلەکە پرسیارێکی کرد. Peter said Peter وتی and none of the children واتە مناڵان، عادەتەن لە ئەمریکا وترێ kids. none of the children هیچ یەک لە مناڵەکان gave her the answer. هیچ یەک لە مناڵەکان وەڵامیان نەیایەوە. لە زمانی ئینگلیزیە کاڵی هیچ یەک ئیتر دوایی تۆ قسەکە بەڕێکوێکی بکە ئەم هیچ یەکە ڕستەکە دەکا بە نەرێ. ئێستا بۆ نمونە تۆ لە کوردی ئەڵێی چی؟ هیچ یەک لە مناڵەکان وەڵامیان نەیایەوە. لە زمانی ئینگلیزیە کەوتە هیچ یەک ئیتر پێویست ناکە بڵێ وەڵامیان نەیایە، ئەڵێی وەڵامیان نایایەوە، ئەڵێ هیچ یەک وەڵامیان نایایەوە، واتە هیچ کەس وەڵامیان نایایەوە. except me جگە لە من. واتە بۆچی بەڕێوەبەر ئەم ناردۆ بۆ مامۆستاکە بۆچی ئەمی ناردۆ بۆ لای بەڕێوەبەر؟ چونکە مامۆستاکە ئەڵێ پرسیارێکی لێکردم کەس وەڵامی نایە من نایە. بزانێ وەڵام پرسیارەکە چیت؟ His mother was angry. دایکی تۆڕە بوو. حەقی نییە مادەم کەس جوابی پرسیاری نایەوە ئەمیایەتی تر بۆچی ئەمە نێرێ وە لای بەڕێوەبەر؟ But why did the teacher send you to the headmaster then? ئەڵێ ئەی باشە بۆچی دوای ئەوە تۆی نارد؟ واتە پرسیارێکی کرد و تۆ وەڵامی نایەوە، ئەی بۆچی تۆی نارد؟ بەڵام why did the teacher بۆچی مامۆستاکە چی کرد؟ send you تۆی نارد to the headmaster then پاشان تۆی نارد بۆ لای بەڕێوەبەر. Why didn't بۆچی وای نەکرد؟ Why didn't she send بۆچی نەینارد ئەو all the other stupid children بۆچی ئەو مناڵە گەمژەکانی تری نەنارد؟ she asked Peter پرسیاری کرد لە پیتر بۆچی تۆی نارد؟ بۆچی گەمژەکانی تری نەنارد کە پرسیاری کرد تۆ جوابی یاوەتەوە؟ because her question was پیتر وتی لەبەرەوەی پرسیارەکەی ئەمە بوو، مامۆستا پرسیارەکەی ئەمە بووە who put glue on my chair? Peter said پیتر وتی پرسیارەکەی ئەوە بوو کێ سیکۆتیمی کردووە بەسەر کورسیەکەمان؟ مامۆستا چووە لە پۆل دانیشتووە، دوای هەستاوە سێرەکە تەلەبەیەک سیکۆتینی کردووە بە کورسیەکە، ئەمیش جلەکانی هەمووی کراوە بە کورسیەکەوە. دیارە پرسیارەکەی کێ وای کردووە؟ توێتی من. کەشفە ئەزان ئەوە ئەڵێ من. ئەمیش ناردوێتی بۆ لای بەڕێوەبەر، بەڵام بەم شێوازە گێڕایەوە بۆ دایک. بەڵێ ئێستاکە ئەگەر بابەتەکە جوان تێگەشتووی بەردەوام بین، ئەگەر نا چۆرەوە سەرەتا جارێکی تر گوێی لێ بگرێتەوە. ئێستا کوردیەکەی بڵێ. on foot واتە چی؟ لەسەر قاچ یعنی بە پێ. foot یعنی پێ، باشە؟ on foot واتە بە پێ، واتە بە پێ ئەڕۆژ، بە پێ ئەهاو بەم شێوازە. usually یعنی عادەتەن. on time واتە ڕێک لە کاتی خۆیە. headmaster بەڕێوەبەر. except واتە جگە لە، جگە، بێجگە.
glue سیکۆتین. He went to a school near his house. معنای چییە؟ He went واتە ئەو ئەڕۆشت to a school بۆ قوتابخانەیەک near his house لە نزیک ماڵەکە. His mother was in the kitchen. معنای چییە؟ دایکی لە مەطبەخەکە بوو، مەطبەخی ماڵەوەیان. Why are you late today, Peter? بۆچی ئەمڕۆ دواکەوتی پیتەر؟ بڵێ کوردیەکەی بڵێ His mother was angry. دایکی تۆڕە بوو. Who put glue on my chair? Peter said. معنای چییە؟ کێ سیکۆتینی لەسەر کورسیەکەم داناوە یا کردوێتی بە کورسیەکەمە؟ پیتەر وای وت. ئێستا تا ئێرە ئەگەر ئاسانە بەردەوام بین، ئەگەر نا بگەڕێرەوە جارێکیکە لە سەرەتاوە گوێ بگرە. ئێستا ئینگلیزیەکەی بڵێ. بڵێ بەپێ. بەپێ on foot. بڵێ عادەتەن usually. بڵێ لە کاتی خۆیە on time. بەڕێوەبەری قوتابخانە مەبەستمانە headmaster. بڵێ بێجگە گەلە except. بڵێ ڕۆشت بۆ قوتابخانەیەک نزیک ماڵیان. ڕۆشت بۆ قوتابخانەیەک لە نزیک ماڵیان. He went to a school near his house. سیکۆتین. glue. بڵێ دایکی لە مەطبەخ بوو. دایکی لە مەطبەخەکە بوو. دایکی لە چێشتخانەکەی خۆیان بوو. دایکی لە چێشتخانەکە بوو. His mother was in the kitchen. His mother was in the kitchen. بڵێ بۆچی ئەمڕۆ دواکەوتی پیتەر؟ بۆچی ئەمڕۆ دواکەوتی پیتەر؟ Why are you late today, Peter? Why are you late today, Peter? بڵێ دایکی تۆڕە بوو. His mother was angry. His mother was angry. بڵێ کێ سیکۆتینی لەسەر کورسیەکەم داناوە؟ کێ سیکۆتینی کردووە بە سەر کورسیەکەمە؟ پیتەر وتی ئەڵێ چی؟ کێ هو. دایناوە put. سیکۆتین glue. لەسەر کورسیەکەم on my chair. پیتەر وتی Peter said. Who put glue on my chair? Peter said. بەڵێ بەڕێزان هاتینە کۆتایی وانەیەک 16 تکایە سەبسکرایبی چەنەڵی ئاوات ئەکادمی بکەن، زەنگۆڵەکەش داگرن بۆ ئەوەی وانەکانی تر ببینن و هەروەها ئەپلیکیشنی ئاوات ئەکادمی دابەزێن کۆرسی بێ بەرامبەر بابەتی زۆر گرنگمان هەیە لەوێتوان
گوێبیستی بن و هەروەها ئەتوانن پیجی ئاوات ئەکادمی لە فەیسبوک و ئینستاگرام لایک بکەن تاوەکو ئاگاداری زۆر شت بن و زۆر شتی باشێ بتوانن سوودی لێ وەربگرن. پاشان کۆرسانێکی جۆرا و جۆرمان هەن لە ئاوات ئەکادمی ئێوە ئەتوانن سوودیان لێ وەربگرن. هیوام سەرکەوتنتان.